سڵاو بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە لەگەڵتانم بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی سەر لە بەیانی پێنجشەممە سەرەتا سەردێڕی چەند هەواڵ. داخوازی چالاکانی مەدەنی کوردستان بۆ پشتیوانی لە دوکاندارانی مانگرت و بەرزڕاگرتنی یادی دوو گیانبەختکردووی شۆڕشی ژینە لە دیواندەرە، دەستبەسەرکردنی دوو چالاکی مەدەنی خوێندکاری لە سەقز و دێوڵان، پشتیوانی دایکانی ئاشتی باکووری کوردستان لە شۆڕشی ژن ئازادی ڕۆژهەڵاتی کوردستان، کۆبوونەوەی کوردانی بەریتانیا دژ بە دەوڵەتی تورکیا، سێهەمین ڕۆژی مانگرتنی کرێکارانی پەیمانی لە بەندەری ماهشێر و عەسەلەویە و داخوازی سەندیکا کرێکاریەکانی فەرەنسا بۆ ئازادی چالەکانی کرێکاری و سنفی لە ئێران. درێژەی هەواڵەکان داخوازی چالاکانی مەدەنی کوردستان بۆ پشتیوانی لە دوکاندارانی مانگرت و کۆمەڵێک لە چالاکانی مەدەنی کوردستان ڕۆژی چوارشەممە 28 خەرمانان لە ڕاگەیاندنێکدا داوایان لە خەڵکی شۆڕشگێر کرد یارمەتی ئەو کاسبکارانە بدەن کە دوکانەکانیان لەلایەن ڕژیمەوە پلۆم کراوە. لەو ڕاگەیاندنەدا هاتووە لەم ڕۆژانەدا کە دەنگی ناڕزایەتی خەڵکی ئازادیخوازی کوردستان بەرسەر لە هەموو کاتێک دەبیسترێت، یەکڕێزی و پشتیوانیکردن لە یەکتر دەورێکی گرنگی لە بەڕێوەپشتبردنی ئامانجەکانمان هەیە. ئەو کاسبکارە بوێرانەی کە لە دووهەمی ساڵڕۆژی قەچڵی حکوومەتی ژینا ئەمینی و دەستپێکی شۆڕشی ژن ئازادی پەیوەست بە مانگرتنی گشتی بوون، ئێستا پێویستیان بە یارمەتی هەموومان هەیە و بەو شێوەیە دەتوانین گوشارەکانی حکوومەت بۆ سەریان کەم بکەینەوە. بەو بۆنەیەوە داوا لە هەموو کاسبکارانی کوردستان دەکەین ڕۆژی پێنجشەممە 29 خەرمانان دوکانەکانیان تا کاتژمێر 12 شەو بەکراوەی بهێڵنەوە و بە گوڵ و شیرینی پێشوازی لە خەڵک بکەن. بەو شێوەوە پەیامی پاڵپشتی و پشتیوانی خۆمان بە گوێیان دەگەیەنی. بەرزڕاگرتنی یادی دوو گیانبەختکردووی شۆڕشی ژینە لە دیواندەرە ڕۆژی چوارشەممە 28 خەرمانان هاوکات لەگەڵ دووهەمین ساڵڕۆژی گیانبەختکردنی موحسین موحەممەدی و فواد قەدیمی لە شاری دیواندەرە بنەماڵەیە و دوو قوربانیەی سەرکوتی ڕژیم لەسەر مەزارەکانیان کۆبوونەوە. بەپێی وێنانی بەدەستمان گەیشتووە بنەماڵەکانی موحسین مەحموودی و فواد قەدیمی تاجەگوڵینەی سووریان لەسەر مەزاری و دوو گیانبەختکردووی ڕێگەی ئازادی داناوە و وێڕای ڕێزگرتن لە یاد و بیرەوەریەکانیان پەیمانیان لەگەڵ ئاواتەکانیان نوێ کردەوە. دەستبەسەرکردنی دوو چالاکی مەدەنی و خوێندکاری لە سەقز و دێوڵان ڕۆژی چوارشەممە 28 خەرمانان دوو چالاکی مەدەنی و خوێندکاری خەڵکی شارەکانی سەقز و دیواندەرە بە ناوەکانی فەردین موستەفایی و سینا مەحموودی لەلایەن ناوەندامێتەکانی ڕژیمەوە ڕفێندران. فەردین موستەفایی تەمەن 39 ساڵ و خەڵکی سەقز بەڕێوەبەری کاناڵی تەلەگرامی سەقز ڕوودار و ئەنجامی فیدراسیۆنی نێودەوڵەتی ڕۆژنامەنووسان لەلایەن هێزەکانی ئیدارەی ئیتلاعاتەوە لە یەکێک لە کافەکانی جادەی بانەت دەست بەسەر و بۆ شوێنی نادیا ڕاگوێزراوە. ناوبراو پێشتر لە مانگی خەزەڵەوەی ساڵی ڕابردوو بەهۆی بڵاوکردنەوەی هەواڵێک لەسەر کێشە و گرفتی خەڵکی سەقز و دانانی ڕاپۆرتەکە لەسەر کەناڵی سەقز ڕوودار کەوتە بەرڕەق و کینەی فەرمانداری ئەو شارە و سکاڵایی لەسەر تۆمار کرا. لەلایەکی دیکەوە سینا مەحموودی خوێندکاری بواری زانیاری کۆمەڵناسی و خەڵکی بڵوانەوەی دێوڵان لەلایەن ئیدارەی ئیتلاعاتی سپای پاسدارانەوە بە توندوتیژیەوە دەست بەسەر کراوە و زانیاریەک لەسەر چارەنووسی لەبەردەستان نییە. پشتیوانی دایکانی ئاشتی باکووری کوردستان لە شۆڕشی ژن ئازادی ڕۆژهەڵاتی کوردستان لە ڕۆژانی ڕابردوو هاوکات لەگەڵ دووهەمین ساڵڕۆژی شۆڕشی ژینە لە ڕۆژهەڵاتی کوردستان دایکانی ئاشتی لە باکووری کوردستان لە شاری ئیستانبوڵ خۆپیشاندانیان کردو لەو چالاکیەدا پشتیوانی خۆیان لە بزوتنەوەی ژن ئازادی دەربڕی. ئەو چالاکیە لەلایەن ڕێکخراوی دایکانی ئاشتی و فێمینیستەکانی ئیستانبوڵ ڕێکخراو بەشداربووان بە وتنەوەی دروشمی ژن ئازادی و بژی بەرخودانی ژنانی ڕۆژهەڵات وێڕای ئیدانەکردنی سەرکوتی ژنان لەلایەن کۆماری ئیسلامیەوە پشتیوانی خۆیان لە خەباتی ژنان و کرێکارانی کوردستان و ئێران بۆ گەیشتن بە ئامانجەکانیان دەربڕی. کۆبوونەوەی کوردانی بەریتانیا دژ بە دەوڵەتی تورکیا
دوانیوەڕۆی سێشەممە 27 خەرمانان کۆمەڵێک لە کوردانی دانیشتووی بەریتانیا لە شاری بیرمەنگام کۆبوونەوە و دژ بە دەوڵەتی تورکیا دروشمیان بەرز کردەوە. بەشداربوونی ئەو کۆبوونەوە بە دەستەوەگرتنی ئاڵای کوردستان و وێنەی گیانبەختکردوانی ڕێگەی ئازادی دژ بە دەوڵەتی تورکیا دروژمیان بووتەوە. خۆپیشاندەران هێرشەکانی تورکیا بۆ سەر ڕۆژاوە و باکووری کوردستانیان بە توندی شەرمەزار کرد و داوایان لە کۆمەڵگەی جیهانی کرد کۆتایی بە داگیرکاریەکانی دەوڵەتی تورک لە ڕۆژاوە و باشووری کوردستان بی. سێهەمین ڕۆژی مانگرتنی کرێکارانی پەیمانی لە بەندەری ماهشر و عەسەلەویە. ڕۆژی چوارشەممە 28 خەرمانان کرێکارانی پەیمانی و ئەرکان سالیسی شاغڵ لە پرۆژەکانی بەندەر ماهشر بۆ سێهەمین ڕۆژی بەردەوام دژ بە جێبەجێنەکردنی داخوازیەکانیان کۆبوونەوە. کرێکارانی پەیمانی و ئەرکان سالس خوازیاری پەرداختی داخوازیە دواخراوەکان، زیادکردنی حەقدەست، پێدانی کارتی نەوت و بوونی کرێکاری، بەکردەوە دەرهاتنی گەڵاڵی ڕێزبەندی پیشەکان، وەلانانی پەیمانکار، دابینکردنی بیمەی دەرمانی و ئیمکاناتی ڕفایی، بەڕێوەچوونی یاسای 14 ڕۆژکار 14 ڕۆژ پشودان، گۆڕانی دۆخی پیشەیی و تەزمینی ئەمنیەتی کاری بوون. ناڕەزایەتی خوازیارانی مەسکەنی میلی لە تاران و کرمان. خوازیارانی مەسکەنی میلی لە ئیسلامشاری تاران و کرمان ڕۆژی چوارشەممە 28 خەرمانان لە بەردەم ئیدارەی مەسکەن و شارسازی کۆبوونەوە. خوازیارانی مەسکەنی میلی بە وتنەوەی دروشم دژ بە حکوومەت ڕایانگەیاند بەرپرسانی گەنجەڵ وادەی سازکردنی 1 ملیۆن مەسکەنیان کووە. بە وتەی ناڕازیان دەوڵەت بە بۆنەی دروستکردنی مەسکەن بۆ خەڵکی کەم داهات پارەی لە خوازیاران وەرگرتووە، بەڵام 3 ساڵ بەسەری بەڵێنەکانیان تێپەڕیوە و وەڵامدەری خەڵک نی. سەپاندنی سزای زیندان بەسەر چالاکیەکی ژینگەیی لە تاران. بەپێی راپۆرتی کانونی مافی مرۆڤی ئێران، دادگای پێداچوونەوەی تاران سزای 2 ساڵ زیندان و 15 ملیۆن تمەن جەریمەی ماڵی سەپێنجراو بەسەر یوسف فەرهادی بابایی چالاکی ژینگەی خەڵکی ئەو شارە پشتڕاست کردەوە. یوسف فەرهادی بابایی لەلایەن لقی 29 دادگای ئینقلابی تاران بە تۆمەتی تەبلیغ دژی نیزام بە 1 ساڵ زیندان و بە تۆمەتی بڵاوکردنەوەی پرۆپاگەندە دژ بە وەزارەتی ئیتلاعات بە 1 ساڵ زیندان و 15 ملیۆن تمەن جەریمەی ماڵی مەحکوم کرا. دەرکردنی سزای سێدارە بۆ 2 بەندکراوی سیاسی لە تاران. ڕۆژی چوارشەممە 28 خەرمانانی 1403 دادگای ئینقلابی تاران سزای ئەدامی بەسەر 2 بەندکراوی سیاسی بە ناوەکانی بێهروز ئیحسانی و مهدی حەسەنیدا سەپاند. ئەم 2 بەندکراوە سیاسە بە تۆمەتەکانی بەغی، محاربە، ئەفساد فی الئەرض، ئەندامبوون لە مجاهیدینی خەڵک، کۆکردنەوەی زانیاری نهێنی و تێکدانی یاسایشی نەتەوەیی لەلایەن لقی 26 دادگای ئینقلابی تارانەوە بە ئێعدام مەحکوم کران. مهدی حەسەنی تەمەن 48 ساڵ ڕۆژی 20 خەرمانانی 1401 لە زەنجان و بێهروز ئیحسانی 65 ساڵ 15 سەماوەرزی 1401 لە تاران دەست بەسەر و بۆ بەندی 209 بەندیخانەی ئێڤین ڕاگوێزران. وا دوایین هەواڵ داخوازی سەندیکا کرێکاریەکانی فەرەنسا بۆ ئازادی چالاکانی کرێکاری و سێنفی لە ئێران. کۆمەڵەی سەندیکای فەرەنسا لە 5 سەندیکای گەورەی ئەم وڵاتە لەخۆ دەگرێت. لە بەیاننامەیەکی هاوبەشدا ڕایانگەاند لە نزیکەوە چاودێری بارودۆخی ئێران و بەتایبەت دۆخی چالاکانی داکۆکیکار لە مافی کرێکاران و مافی مرۆڤ دەکەن. کۆنفێدراسیۆنی دیموکراتیکی کاری فەرەنسا، کۆنفێدراسیۆنی گشتی کار، کۆنفێدراسیۆنی یەکگرتووی سەندیکاکان، هاوپەیمانی و یەکێتی نیشتمانی سەندیکا سەربەخۆکان لەم بەیاننامەیەدا نیگەرانن سەبارەت بە بارودۆخی چالاکانی کرێکاری سنفی و مەدەنی بەندکراو لە ئێران، بەتایبەت شەریفە موحەممەدی چالاکی کرێکاری و پەخشان عەزیزی چالاکی مەدەنی کە سزای لە سێداران بەسەردا سەپاوە. ئەم سەندیکانە ڕایانگەاندووە کە ئازار و ئەزیەتی چالاکانی کرێکاری و مافی مرۆڤ لە هیچ شوێنێکی جیهان قبوڵ ناکەن و جەختیان لەو کردەوەیە کە ئەوان لەسەر شانۆ جیهان درێژە بە خەباتی بەردەوامی خۆیان دەدەن بۆ ئەوەی ڕژیمی ئێران ڕێز لە ئازادیە سەرەتاییەکان لەوانەش مافی یەکیەکانی کرێکاری بگرن. بینەرانی خۆشەویست، هەواڵەکانتان پێشکەش کرا، کاتێکی خۆش بۆ هەموو لایەک.